محەممەد ڕەسوولی ئەڵڵایە. محەممەد ڕەسوول الله چ کاتێ تۆ دانێ پیاناوە، کاتێک کە پێنج شت جێبەجێەکەی تایە. یەکەمیان ئیمانت هەیە بەوەی کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم و دوا پێغەمبەرە و لە هەر هەمووشیان بەڕێزترە لە هەموو پێغەمبەرەکانی تر. ئەبێ اعتیقاد و بیر و باوەڕ وابێ. ئەمە یەکەم خاڵ کە لە محەممەد ڕەسوول الله ئەبێ جێبەجێ بکەین کە قورئان و فەرموودەی لەسەر. خاڵی دووەم بریتە لە تصديقه فيما أخبر. اعتقاد بير باور وابه هرچی پیغمبر صلی الله علیه وسلم فرمویەتی ڕاستە، هەرچی پێغەمبەر صلی الله علیه وسلم فرمویەتی ڕاستە. لە یەک شتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەدرۆ بخەیتەوە لە میسلاماتی تەدەرەوە، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەخۆی درۆی کردووە نەدرۆشی بۆ خوا هەڵبەستووە. لە یەک شتە تۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەدرۆ بکەیتەوە لە میسلاماتی تەدەرەوە فڕیت پێوەی نامێنێ. بۆیە وریای زمانەدا کە پێدەوترێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وای وتووە مەڵێ من قەناعەتم بەوە نییە، من باوەڕم بەوە نییە، ئیمانەکەی خۆ پارێزە. ئەمە خاڵی دووەم. خاڵی سێم طاعته فيما ئەمەر. هەرچیەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی پێکردووە تۆ گوێڕایەڵیکە، ئەمری بە هەرچی کردووە گوێڕایەڵیکە. ناگونجێت تۆ بڵێ ئەو پەیامهێنەرە لە خوای پەروەردگارەوە بۆ من خوا ناردوێتی و پەیامی پێیان ناردووە بڵێ پەیامەکەی ڕەفز دەکەمەوە. ئەو شتانەیە وەیڵێ من ئەنجامی نایەم، بۆیە ئەبێ ئەوەی ئەو ئەمری پێکردووە ئەنجامی بێ. ئەمە خاڵی سێم. خاڵی چوارەم وانتهاء والانتهاء عما نهى عنه وزجر. هەرچیەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەدەغەی کردووە و فەرموویەتی ئەو شتە خراپە بۆتان بۆ دنیا و قیامەتان دوور بکەونەوە لێ، نەچن ئەنجامی بن، نەچن بیکەن. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرچیەکی ئەمر پێکرد بێ خوا ئەمری پێکردووە بە ئێمەی بڵێ، هەرچیەکیشی قەدەغە کرد بێ خوای پەروەردگار ئەمری پێکردووە بە ئێمە بڵێ ئەو شتە قەدەغەیە. وەی خوای پەروەردگار کە باسی پێغەمبەری خواکە عليه الصلاة والسلام لە قورئانە و باسی شوێن کەوتەکانی ئەکا فەرمێکی فالذين آمنوا به وعزروه ونصروه واتبعوا النور الذي أنزل معه أولئك هم المفلحون. ئەوانەی کە ئیدعاوە کە نیمانیان بە پێغەمبەرێنەوە صلی الله عليه وسلم آمنوا به وعزروه لە هەموو شتێکە پێغەمبەری خوایان صلی الله عليه وسلم بەڕاست زانی و هەموو شتێک کە ئەو هێنابووی قبوڵیان کرد و پشتیوانیشیان کرد لەسەر هەموو شتێک کە خۆی ئەیوت کە پێغەمبەری خوا ئەیوت صلی الله عليه وسلم. تعزیر و معنایانەی هەمووی تێیە لە زمانی کوردی. ونصروه کە ئەمەش بۆ خۆی یەکێکی ترە لە مەرجەکانی قبوڵبوونی شەهادەتی محەممەد ڕەسوول الله سەری ئەخەن، پشگیری ئەکەن. پاشان واتبعوا النور الذي أنزل معه بە شوێن ئەو نورە ئەکەون کە بۆی دابەزێنراوە کە بریتە لە چی؟ بریتە لە قورئان و لە سنەت. بۆیە یەکێکی تر لە مەرجەکانی قبوڵبوونی محەممەد ڕەسوول الله لە تۆ بریتە لەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشت بوێ و سەری بخەی.